پرسی نووسینەوەی دەستور و ڕێخستنەوەی هێزی پێشمەرگە و چاکسازیەکانی حکوومەتی هەرێم بوونەتە سێ بابەتی هەنووکەی هەرێمی کوردستان و لە پاڵ هەوڵ و گوشارە ناوخۆیەکاندا گوشاری دەوڵەتانی دۆست لە ئارادایە بۆ بە ئاکامگەیاندنی هەر یەکێک لەو پرسانە کە بۆ قۆناغی داهاتووی حکومڕانی هەرێمی کوردستان گرنگیەکی زۆریان هەیە و پێگە و ئایندەی هەرێم لە عێراق و ناوچەکەدا بەهێزتر دەکەن. دەستپێکردنەوەی کارەکانی لیژنەی نووسینەوەی ڕەشنووسی دەستوری هەرێم کە لە خولی ڕابردووی پەرلەمانی کوردستان بەهۆی ناکۆچەکانەوە ڕاگیرا یەکێکە لەو پرسانەی لە دیدار و کۆبوونەکاندا گفتوگۆی لەسەر دەکرێت و بڕیارە لە ماوەیەکی کەمی داهاتوودا لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە هاماهەنگی لەگەڵ پەرلەمانی کوردستان لیژنەی نووسینەوەی ڕەشنووسی دەستور کارا بکەنەوە و دەستورێک بنووسێتەوە کە ببێتە مەرجەع و کۆکەرەوەی هەموو هێز و پێکاتەکان و فاکتەرێکیش بێت بۆ بەهێزکردنی بنەماکانی دیموکراسی و بەدیهێنانی سەقامگیری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی. هاوکات لەگەڵ زیادبوونی پەلامارەکانی داعش لە ناوچە جێناکۆکەکان و پرسی یەکخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستانیش بۆتە پێویستیەکی حتمی و بە هەماهەنگی لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی هەوڵەکان سڕکراونەتەوە بۆ یەکخستنەوەی تەواوی هێزی پێشمەرگەی کوردستان و دروستکردنی هێزێکی نیشتیمانی یەکگرتوو کە پرچەک بێت و بتوانێت ئەرکی پاراستنی سنوورەکانی هەرێمی کوردستان لە هەر هەڕەشە و مەترسیەک بپارێزێت. دوای پێکێنانی 13 لیوای هاوبەشی هێزی پێشمەرگە بە هاوکاری هاوپەیمانی نێودەوڵەتی و تەواوکردنی هەنگاوەکانی مەشق و پڕچەکردنیان لە ئێستادا هەوڵێک هەیە بۆ خستنەوەی هەردوو هێزی هەفتا و هەشتای هێزی پێشمەرگەی کوردستان. بۆ تەواوکردنی ئەم هەنگاوەش خواستێکی سیاسی و پشتیوانێکی نێودەوڵەتی لە ئارادایە و کار بۆ ئەوە دەکرێت هەرێمی کوردستان ببێتە خاوەن هێزێکی نیشتیمانی یەکگرتوو. پرسی چاکسازەکانی حکوومەت هەرێمی کوردستان و بەدیهێنانی شەفافیت لە خەرجی و داهاتەکان و ئامادەکردنی پرۆژەی یاسای بودجەی هەرێم یەکێکی ترە لەو پرسانەی بۆتە بابەتی شەقام و میدیای کوردستان و موچەخۆران چاوەڕێن لەگەڵ ڕێکەوتنی هەرێم و بەغدا و زیادبوونی داهاتەکان کۆتایی بە لێبڕینی موچە بهێنرێت.